سڵاتان لەبێ ئەم کاتتان باش پرۆگرامی لەگەڵ پەیمان ئەم جارە لە شارە جوانەکەی کەرکووک لە قودسی کوردستانەوە هەڵبەت لە یەکێک لە بازاڕە کۆنەکانین میوانێکمان هەیە بەنگێکە لە چیاکانی کوردستانەوە دەبیسترێ لێرە لە یەکێک لە چاخانەکان چاوەڕوانی منە دڵنیان پرۆگرامێکی زۆر جوان دەبێت ئەم گەنجە تازە دەرکەوتووە دەنگ خۆشە لاوە هەڵبەت کاری هوەری ئەوەندە زۆر نییە بەڵام دەنگەکەی شایانی ئەوەیە کە پرۆگرامێکی زۆر جوانی لەگەڵکەین ئەویش کاک بەڵێنە سڵاو لێوێ چۆنی کاک بەڵێ باشی دەنگ و باست تەندروستی تۆ فەرموبادانیشی دەنگ و باست مەمنونم بەچیەوە خەریکی وەڵایی بەکاری ڕۆژانە و کاری ڕۆژانە ئیشی هوەری و هەرم شتانە خوێندنمان تەواو کردوێتی چاوەڕێی دامەزراندنین چاوەڕێی دامەزراندنی پەرستاری تەواو کردووە بەڵێ بەڵێ باشە ئەبی بەچێبی بە پەرستار ئیش ئێمە تەندروستی کۆمەڵی پێڵێن ئیشمە زیاتر چاودێریەکین بەسەر کۆگا و دەرمانخانەکانە چاودێرن ڕقابین ئیشی ڕقابەیە اختصاسی ئێمە باشە بەدەر لەوە چیترەکەی ڕۆژانە کاتەکانت چۆن دابەشەکەی کارە هوەرەکانت چۆن ئەەکەی با تۆ زەبینەریش بتناسێ زیاتر کاتەکانم تەرخان کردو بۆ پرۆڤەکردن چکە من تام حەدەی کە خەریکی ئیشی هوەریم زیاتر بە گوێگرتن و بە هەوڵدان و گۆشتی خۆم زیاترینە زیاتر ئەمێ ئەرگ بکێشم ئەمێ خۆم هەوڵدەم نەک کەسێک بێ فێرم کە ڕۆژانە گوێ لە گۆرانی ئەگری بۆ ئەوەی زیاتر فێربی یان کەسێکت کردووە بە قدووە بڵێ لەمەوە فێر ئەبم یان بەگشتی گوێ لە هوەر ئەگری زیاتر هوەری کوێتە ئەسیر لە تۆ ئەکا بەڵێ دیارێت لە ئێمە وەکو میلەتی کورد خاوەنی چەنەها دەنگی ڕەسەنین خاوەنی چەنەها ئەتوانم بڵێم پرۆفیسۆری هونەرمەندین کە هەر لە مامۆستا حەسەن زیرەک و مامۆستا مەحەممەدی ماملێ و مامۆستا عەلی مەردان و مامۆستا شکر خەیات کۆچ کردو اینجا بێتەوە بۆ دەڤەری بادینان هونەرمەندی خوا لە خۆش بوو شاکرە و شێرۆ بیرۆ ئەوانە زیاتر کاریگەریان لەسەر تۆ هەبێ وەڵایی وەکو کاریگەری ئیشی جوان ئەڵە ئیشی جوان هەر جوانە زیاتر بێگومان زیاتر حەز بە ستایلی کرمانجیەکەم چکە بەداخۆی ئێمە لە شاری کەرکووکین هێشتا خەڵکی ئێمە ئاشنا نەبوونە بۆ کلتورانە هەر ئەسڵان هێشتا ئاشنا نەبوون بە تەواوەتی بە شێوە زارەکانی بێگومان ڕەنگە پێیان وا بێ بڵێن زمانێکی ترە بڵێن کوردی نییە زمانی کوردی ئەوەنە دەوڵەمەنە ئەمنە پارا و جوانە یەک دنیا شێوە زاری هەیە ئەمە نیشانەی دەوڵەمەندی میلەتی کوردە پێویستمان بە فێرگەیە پێشەوەی فێری زمانێکی تر بین کە بچین دەورەیەکی ئینگلیزی یا زمانەکانی تر بکەین بۆ بەهێزبوون پێویستمان بۆ ئێمە شێوە زارەکانی تر بێگومانەوە قسەی تو هەمووی تەواوە و ئەرکی هوەر و هونەرمەندش چییە ئەرکی هونەرمەندەوەیە کە پارێزگاری لە زمان و کللتوری خۆی بکە ئەدە منش وەکو گەنجێ هەز بۆ لێ پرسراوێتیاکەم ئەمەی لە ڕێگای هوەرەوە زۆر جوانەکە ئەو ئاشنای خەڵک بکارێتێت هەبێ لە ڕێگەی ئەو کارە یان ئەو بەهرەی کە تۆ هەتا بۆ نمونە تۆ لە ڕێگەی دەنگتەوە کە گۆرانیە بە شێوەزارێکی تر گۆرانی بێنیتە ناو کایەوە ناو کۆمەڵگاکە تۆ زیاتر ئاشنای پێی بە گوێگرەکانت کێ زیاتر حەز بە دەنگتەکە حەز بە گۆرانەکان تەکا لە ماڵەوە کێ زۆر پاڵ پشتە بزانام خێزانەکەت کەسانی چۆنن هوەریتان تایە بەهرەمەند و دڵخۆشە وەڵا وەکو خێزانیان ئەگەر خێزان پاڵپشتیمان نەکات و کاتێمەش ئەتوانم بڵێم زوو سار دەبینەوە من خوشکێکم هەوار فارس لە بواری شانۆیان کارەکە هەوار کە هاوڕێ خۆمانە ڕاگەان کارشە لە هەمان کاتە ئەیدل هەر من و هەوار زیاتر هوەری لە ماڵەوە چوار خوشک و چوار براین خاڵەیەکتان نەکە دی دوانتان هوەرین دوانمان هوەرین ئەوانی دیکەش مەشغوڵی خوێندن و کار و کەسابەتی خۆیانن هیچ هوەرێکیان تیا بەدیەکی بەهرێکیان تیا بەدی وڵات دوو خوشکم هەیە ئەوان دەستێکی وێنە کێشانی جوانیان هەیە بەڵام جارێ بچووکن دەستخۆش بەڵام جارێ بچووکن ئومێدمان پێیان هەیە لە ئایندە ئەگەر ئێمە پاڵپشتیان بین بتوانن پەڕە بە خۆیان بندە و هوەرەیە با چاکەشمان بخۆین زوێیت ئەم چاخانەیە وەڵایی لەگەڵ هاوڕێکانمە زوو دیم بۆ مسایخانەی کاک خەلیل لە گەڕەکی قۆریەک ئەم گەڕەکەیش
گەڕەکێکی دێرینی شاری کەرکووکە زۆربەی چایخانەکانی کەرکووک وەڵا ڕاستی من زیاتر حەز بە چایخانەکەم وەک لە کافتریاوینەکان چکە ئینسانی بەتەمەن دێ بۆ چایخانە عادەتەنەوانی دێم بۆ چایخانەش کەسانی تێگەیشتون کتێبێکن بۆ خۆیان ئەگەر گوێ لە ئەزمونیان بگری مانەشە بنە ئەزمونێک بۆ ژیانی تاکە لێمە هەر کەسێ لە چاخانەیەکە کە دانیشێ بڕۆ لەگەڵ یا چای بخۆرەوە هەر پیاڵە چایەک چیرۆکی بێگومان بێگومانەوە ڕاستیە بەسەرهاتی لە پشتە بێگومان ڕاستین زاد جیاوازیان چایخانەیەش چییە؟ ئێستا چەند ساتێکی دیکە تێپەڕێدیتی ئەوانی وە نابیستن و یان ئەوانی کە ناتوانن قسە بکەن هەمان دێن لە ئەلو پێشا کۆ بنەوە تەماشایەکی ینی ژیان لای ئەوان بە زۆرێکی دیکە ئەنی ئەتوانم بڵم ژیان لای ئەوان زۆر جوانترە کاتێ تەماشاکی بە مۆبایل بە ڤیدۆ تەلەفۆنەکەن بۆ هاوڕێکانیان ئەوانی وا نابیستن قساکەن لەگەڵێکا یعنی ئەو زەردەخەنەی کە ئەوانەیەکەن ئەتوانم بڵێم واقعترین زەردەخەنەیە وەکو ئینسانانە نین کە کاتێک قسەشاگەنەوە کاتێک قساگەن و زەردەخەنەیەکەکەن بەڵام تەمسیلەکەن چاکە زۆر گەنەوە بۆیە جارێنێ ئەمە خۆم چای سار دەخۆم چاوەڕێم سار بەڵێن گیان ئەڵەن بۆ زۆر شوێنەڕێم جانتایەوە پێەیە نهێنی ئەم جانتایە چییە ئەمە چیتیایە بەڵێ وەڵای وەکو جانتاکە ئایدی من زیاد حەزم بەشتی کوردەواری و شتەی کللتوری هەیە ئەمە جاری وە هەیە دەستبەنی تایە جاری وە هەیە بەڵام زۆرینەی کات جامانە وڵای ئەمە ئێستا حالیە نینی تایە کەفیتیایە کەفی بڵێن هاوری و جامانە و ئەو شتانی تێدا من خۆم زۆربەی کاتێکەمە سەرم چکە کورد خاوەنی زۆر شتی جوانە لەوەیە کەسێک لەوێ ببینێت نەزانێت و چینەتەوەیەکی بەڵام کاتێک تەماشای جلوبەرگ و تەماشای دروستە بەبێ ئەوەی زمانەکە لە یەک تێ بگەن بەبێ ئەوەی بۆی وەرگێرتە سەر زمانی ئەو بەجلەکەت ئەتوانی پێ بڵێ من کێم کاڵچەری منە بەم شێوازم ڕاستە ئەڵبەت کوردیش خاوەنی لە خزمەتە ئەگەرتەوەریتە خزمەتم هەستەکەم تا ئەمانە بەسەرۆنە بێ ئیلهامە بۆ نایە وەڵایی خۆیەوە دەورە بێنێ جامای دیە نازام تو ئەماکەی تەشتەردا ئەمەی تێدا ئەمانەش هەیە بەڵام ئەوە بکە لەگەڵ جلوبەرەکەت وەڵام من خەم ئەماکەم بەڵێ ئەوە لەگەڵ لاگەنجاوە ئەمە بکەینە سەرمان گۆرانیەکمان بۆ ئەڵەیە گۆرانەکە بڵێمی دواتر ئەمە وەڵا بە کەیفی خۆتان بۆی کاتەکەمان لێ نەبێت گۆرانێکاڵین حەزەکەی دواتر ئەچین بۆ شوێنێکی دیکە ئەگەر ئێوە پێشنیان گۆرانێکم بۆ بڵێ گۆرانی و جێوی ناو چاخانە بێ ئەوانەشی کە لێرە دانیشتوون چێژ لە گۆرانەکە ببینن گۆرانێکی مامۆستای نەمر مامۆستا حەسەن زیرەکتان پێشکەشەکەم فەرموو مریەم بۆکانی تر بە هیوان بەدڵتان بێت دڵنیان بەدڵمانە بێت و بینێریش بەدڵێ بێ ئەو مریەمای من دەیزانم بەردی بۆ بکێشەم باگیانم هێشتا مێناتە باگیانم ئای مریەم مامان مریەم چاو جوان مریەم بۆکانی مریەمێ ئەو مریەمای باڵەی بەرزە مەمکیشەم مایامەی سەرتەرزە جووتێلی مۆی بۆ من فەرزە ئای مریەم مامان مریەم چاو جوان مریەم بۆکانی مریەمێ ئەی بژی دەنگ خۆش شانی ئەوەن یەک چەپڵەت بۆ لێرن بەس بۆی جەویان لێ تێک نەدەین ئێمە بەرنامەی خۆمانەکەی زۆر جوانەوتەوە زۆر جوانە ئەدا کرد خۆش بێ ئەمە بەستینەوە ئەجا دوای چاکەشمان بخۆین اینجا هەستی بەشی دوی پرۆگرامەکەمان بەرینە شوێنێکی تر کە تەواو مۆرکی کەرکووک بێ باش نییە بڵێن ئەچین بۆ قەڵا لە قەڵا بەرداوای بە پرۆگرامەکە دەین فەرموو کاک بەڵێم
بابچینە ژوورۆ دانیشینەمەیەکێکە لە خانۆ زۆر جوانەکانی ناو قەڵای کەرکووک هەم باگراوندێکی زۆر جوانە بێت هەم وەکو پێشتریش ئاماژەم پێکرد زیاتر ئەوەمان نیشانەیە کە ئێمە لە کەرکووکین کە ئەو کۆزانین قەڵای کەرکووک شوێنێکی دیاری شاری کەرکووکەنا ئەنج دەنگەکەی تۆش لەگەڵ ئێرەیە زۆر گونجاوە با بڕۆین فەرموو. کاک بەڵێن هیچ بەرهەمی تایبەت بە خۆت هەیە هیچ کلیپ گۆرانیە کە تێکست و ئاواز و میلۆدی هەمووی تایبەت بە خۆت بەیان جارە بەس کەڤەرەکەی گۆرانە کۆنەکان ئەڵێیتەوە؟ بەڵێ نەوەڵا تام کاتە هیچ بەرهەمێکی خۆم نییە ڕاستی بێ چکە ئەمەیە ئیشێ بکەم ئیشێکی جوان بێ خزمەت بێ بە کلتورەکەمان هێشتا نەگەشتێتەوە کاتەکە نامەوێت یعنی نامێ ئیشێ بکەم کرد و کاڵ بێت دروستە زایتر بۆ شێوازە باشە یانە هێشتا کاتێەوە نەهاتووە بگەیتە ئەو ئیشەی بە تێر و تەسەلی ئیش حالیان ئیشێ لە خەیاڵمان هەیە کۆکراوی هەموو ڕەسەنیاتەکانی کوردستانە بەگشتی ینی ئەرچوار پارچەکەی کوردستان ئەمە ئیشێکی لەو شێوازە بکەم. باش ئەگەر بڕیار بەی ئیشێکی تایبەت بە خۆت بکەی کێ هەڵەبژێری بۆ ئەوەی ئیشەکەی چیا بکەیت چ شارێک چ شوێنێک دیار بێگومان لە کوردستانە بێت لە کوردستانش سنووری نییە لە هەر شوێنە بێت ئێمە بە مڵکی خۆمانی زانین وەکو نەتەوەی کورد باوەڕ ناکەم و بێتە کێشەیەک ئەوەی کێشە گەورەکەی ئەوەی ئێمە ئیشێ بکەین خزمەت بە ڕەسەنیاتی هونەرەکەمان بکات. دروستە ئەچیتە شاخەوانی بۆ ئەو شاخ و کێوە ئەو چیا بڵندانە لەویا چۆن گۆرانی ئەڵێ کێ داواتەیەکات چۆن ئەم شاخەوانی و ئەم دەنگە خۆشە بێکەوە بەستیتەوە کامیان سەرچاوی ئیلهامی کامیانن؟ بەڵێ دیارە ماوەی ئەتوانم بەگشتی بڵێم 2 ساڵ بۆ 3 ساڵ ئەبێت بۆ گەشتی شاخڕەویە ڕۆم لەگەڵ چەند گروپێکە ینی ئەمەش جێگای خۆشحاڵێک کە ئێستا لە شاری کەرکووکە کۆمەڵێک خۆشتان ئاگدان کۆمەڵێک گروپات هەیە ئامانز دەم گروپانە ئامانزە دروستکردنیان ئەوەیە کە ناوچە شاخایەکانی کوردستان بەگشتی وەشێنە گەشتیاریەکان ئەو شوێنانی کە بەڵێ دوورن لە چاوی کامێراکان و یان سارە پێی ناگات ئێمە بۆ ئەو شوێنانە ئەڕۆین هەڵبەتە دیارە سروشتی کوردستانش ینی بە جۆرێکە کاتێکە لەوێ گۆرانیەکە ینی دەنگت ئەتوانم بڵێم هاوتا بێتەوە لەگەڵ ئەو شاخانەیە ئەیتر کاتێ من شەڕم بۆ ینی ئەو هاوڕێنە داوام لێکەن خۆشم ینی تاکە ئاواتی من ئەوەیە بۆ ماوەیەک بچم ئەو شاخ و دەشتە بژێم بۆ یا هات دەنگت هاوشێوی سروش بمێنیتەوە بەڵێ دووربی دابڕی لە کۆمەڵگە بۆ ماوەیە دیەوە خەیاڵەکە خۆم بۆ یەکەم دڵنیاشم لە داهاتووە ئەگەر خوا یار بێت ئەو شتە تاقیەکەینەوە ئینشاڵڵا. پێم بڵێ زیاتر گۆرانەکانی تۆ دەنگی تۆ لەگەڵ چ ئالەتێکی میوزیکیا گونجێکی بەکارێنی یان لەگەڵ گۆرانەکانە کێ هاوکارتە؟ بەڵێ من وەکو خۆم هیچ ئالەتێکی مۆسیقی ناژانم لە پلانمایە لە داهاتووە خۆم فێر ئالەتێکی مۆسیقا بکەم ئینشاڵڵا زۆر گرنگە بەڵام گۆرانی بێژ بزانێ بێگومان زۆر زەروریەتەوە وەکو هاوکاریکردنش ینی من کۆمەڵی هاوڕێ و کەسی مۆسیقی خۆم هەیە لە نزیکەوە ینی لێرەوە دەستی ماندووبوونیان بکوشم چایان ماچکەم کە زۆر هاوکاری منن کاتێککە شتێکە بێ پێشنیارێکی جوانم بۆکەنیان کاتێککە ڕەخنە شەگرن ڕەخنەیەکی دروستکرد و ڕەخنەیەکی بنیاد نەرم لێگرن ئەمە جێگای خۆشحاڵیە ئیدی منش کار لەسەر ئەو ڕەخنا ناکەم هەوڵەدەم ئەو هەڵانەی کە ئەیکەم لە ڕووی هونەریەوە دووبارە نەبێتەوە ئەنی ئەتوانم بڵێم بەگشتی زۆر هاوکار هەربژی هاوڕێکت ئەمڕۆ لەگەڵمانە بەڵێ پێماوێ بە 1-2 ئالەت عسڵان بۆ ئەوکان لەگەڵ گۆرانەکان کاکسێن بانگی کەین بێت ئەجا دوای ئەوگەرانەوە ئەرکە بکێشت هاوکاریمان بکات ئەمەش دێرەوە بەرهەمەکەتان پێشکەشەکەین. کاکسنگیان فەرموو.
حسێنگیان زۆر بەخێر بێ کاک حسێن هاوڕێی نزیکی کاک بەڵێنە کە ژەنیاری ئامێرە ڕتمەکانە کاک بەڵێن زۆر هاوکارتە دیارەوە ئەمڕۆژ لەگەڵمان ئامادەێنە بەڵێ ئێمە لە زۆربەی ئیش و کارە هونەریەکانە ینی کاک حسێن زۆر هاوکارمانە چکە ڕیتم بناغی مۆسیقایە دروستە وەزیار لەوەش جار لە ئیشی هونەری ئەمە هەموو کاتێ بێکەوەیانتە نابوو خەوەگەەوە ڕاتە ماڵی خۆ مش دەسمەوە ماڵی خۆمە ئەوە زۆر باشە هەم بۆ کارەکانتان بەیەکەوە بن ئەو ڕۆژانشی کە بۆ نمونە کاری هوەریتان دەبێتوان پرۆڤی خۆتان تێز بکەن گەمان لە چییە بە ئێستا چیمان پێشکەشەکەی بەستەیەکی دەڤەری ڕۆژ ئاوا لەگەڵ مەقامێکی دەنگبێژی دەڤەری سەرحەد و جززیرەی بۆتان هونەرمەندی کۆچکرد و شاکرۆ و بەستەکەش هی هونەرمەندی کۆچکرد و ئارام تیگرەنە ئیتر بە هیوایان بە دڵی ئێوە و بینەران و بیسەرانەژێ باکەوان لێ بە خزمەتانە فەرموو عەمرۆ 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 سبەیەقی زوو بووکێ گوندێ مەمەشیانەوە ئاوێ دەلایال چەپێک درێژێ بانزراوێ پورکەژان ئەفقەندی لە خۆدایە پێشێم قەمەر و مسكين خدايا داوم أفضل داي عجمل دلبري از نظانم تو چواهی تو چواهی تو چواهی تو چواهی تو چواهی تو چواهی لباغ من موز بستان ای دلبر دم گلستان لباغ من موز بستان ای دلبر دم گلستان های دلبر خم بنالم فاقیت حیران نیدی کلم نخوشکی پر به حالم های دلبر خم بنالم خم بنالم نیدی کلم خوشکی پر به حالم تو هم گلی هم ریحانی تو هم دردی هم درمانی تو هم گلی هم ریحانی تو هم دردی هم درمانی هم حكيمي هم لقماني هم حكيمي هم لقماني ويران زم مالي خيراي دلبري خم بين عليه فاقية هيران نديك عليه خوشکی پر به حاله های دلبر خم بناله فاقیت ایران نیدی کله نه خوشکی پر به حاله هەربژی دەنگ خۆش بەڕاستی زۆر جوانەوەت زۆر چێژم لێبینی بۆ هیوایم بینەرانیش چێژیان لەبینی بێت لەو دەنگە جوانە لە وشە جوانانە
لەو دەربڕینە جوانە دەستی کا حسێنیش خۆش بێت هەر بژی بمێن بۆ یەکترکاری جوانمان پێشکەش بکەن پێم بڵێ لەگەڵ چ هونەرمەندێکا لەگەڵ چ کەسایەتێکا کۆنتاکتە هەیە هاوڕێتی نزیکت هەیە کە هاوکارت بێ سەپۆرتت بێ یان بەیەکۆ کار بکەن بەڵێ لەگەڵ زۆربەی هونەرمەندەکانە ینی دووراوە دوور ئاشنایەتیمان هەیە بەڵام وەکو ئەوەی کە لە نزیکەوە مامۆستا شابازی خۆمان بڵین مامۆستا شاباز لە گروپی خۆمانەیە کەمانچە ژەنە مامۆستای ڤیۆلایە و زۆر هاوکارماوە مامۆستا بابان کە خەڵکی بۆکانە بە ئامێری دوودوک و ژەنیاری ئامێری دوودوک و ئامێرە هەواییەکانە بەگشتی ینی من زۆر شت لەوانەوە فێر بوومە وە کۆمەڵێک هاوڕێ دیکە ژەنیار ینی بەردەوام هاوکار من بەردەوام شتیان لێوە فێرە بم لێرەوە دەستی ماندووبوونیانە گوشم زۆر هاوکار من ویستمەوە بپرسم بڵام تا چەند گرنگە یان هاوڕێتی کۆنتاکتە دروست کرۆ لەگەڵ پارچەکانی تری کوردستان چکە دەنگی جیاواز شێوەزاری جیاواز شێواز و ئەدای جیاواز پارچەکانی تری کوردستان بۆ تۆ چەند مهمە کە تۆ کۆنتاکتیان لەگەڵ بکەی شتیان لێوە وەرگری پێسەکە ئاماژەشە پێکرێت لە ڕۆژئافا ڕۆژهەڵات بەڵێ زۆربەی ئەتوانم بڵێم ئەمە من بۆ فستیڤاڵ و شت ئەچم جارجار ینی کاتێککە بانگشتی فستیڤالەکە کرین ئەیتی من وەکو دەنگ بێژێکە ڕۆمەکو گۆرانی بێژێک لە بەشدارە بم ئیدی لە ئەو فستیڤاڵانە کۆمەڵی مامۆستا و کۆمەڵێک کەڵە هونەرمەندی دیاری کوردستان گۆرانی ئەڵێ ئەچی بۆ لایەن بڵێ کۆمەتی خۆتم بەرێ وەکو هێن عادەتەن کاتێ تو ئیشێکی جوانە بینی یعنی خۆت تامەزرۆبی بڕێ قسەیان لەگەڵا بکەی ئەو کۆنتاکتەش زۆر زەرویە بۆ هونەرمەندی دی بە هەموو بەشەکانەوە مۆسیقاش بەشێگەر لەو هونەرە بڵین مە کاتێک پێشماوەیەک لە فستیڤاڵی سەمای دهۆک کرا لە شاری لە شین لە پارێزگای دهۆک بوو ئەیدی من لەوێ بە سەیەک و مەقامێکی گەرمیان بەشداریم کرد دیکەوە سەڵتەی دەڤەری گەرمیانم پۆشی بوو کاتێکە بەرهەمەکەی خۆم پێشکەش کردی ینی بۆ من جێگایش فەخر و شانازی بوو کە مامۆستا ناسر ڕەزازی هەدەستخۆشی لێ کردم ینی زۆر زۆری بەدڵ بۆ من ینی توانم بڵێم خاڵێکی زۆر زۆر بەهێز بوو کاتێکە کەسێکی لەو جۆرە کەسێکی لەو جۆرە کە بە ژیانی خۆی قوربانی داوە بۆ هونەر هەمومان ئەو ڕاستی یازداین کە زێدی باو باپیرانی لێمە نەکراوە کە بڕاتەوە کاتە کەسێکی بەو جۆرە دەستخۆشی لە منەکاو کاتە من یعنی وام لێ دێت بەردەوام بم یعنی سوورتر بم لەسەر کارەکەم و هونەرمەندی گەورەش مکایل ئەسڵان هونەرمەندێکی ئازەریە ینی لە باوەڕ ناکەم ینی خەڵک لێرە زۆر زۆر ئاشنای بێت لە باشووری کوردستان بەڵام لە پارچەکانی دیکەیتی لە دەڤەری بادینان و لە ڕۆژهەڵات دیدی ئەو کابرایە لە ئەتوان بڵێم لە تۆپەکانە خۆی گۆرانی بێژە و ئامێری تەمیرەش ئەسپەکات ینی تون باوشی لێم داوە ئەوت تام و هەستێکی تایبەتی بە خۆت هەیە ینی کە من لە هیچ شوێنێکانم بینی ینی من بەو شتانە زۆر گەورابم ینی وام لێکات بەردەوام لە پێشکەشکردنی کاری جوان ینی بای ئەوە سواز بۆخوا لەگەڵ هونەرمەندە ئەوانی توانم بە گەورە نایەمەرم هونەرمەندە گەورەکان ینی زۆر زۆر کۆنتاکت و شتمان باشە زۆر باشەوە زۆر گرنگە بۆ هونەرمەند یا کەسێک کە لە سەرەتایە بێ کۆنتاکت لەگەڵ هونەرمەندانی دیکە و پارچەکانی دیکە بەسێ با تۆزە لە هونەر بێنێ دەرەوە لەگەڵ وەرزش لەگەڵ شتەکانی دیکەی ژیانە ئاسایی ژیانی ڕۆژانە چۆن بەسەر لەگەڵ وەرزشە هەر زۆر باشم زیاتر خەریکی چیت وەڵی دووگۆڵی ویدی ماوەیەکی کەم شەگەڕامەتەوە بۆ جیم ینی بۆ تەندروستی خۆم بەڵام بۆ تۆ پێنوشت ینی زۆر حەزم پێ ڕاستی حەزە پێ ئەکە یا حەزی پێ نای نانا حەزم پێ یەکەم وڵات دێنێگەر لە یاری بووین لەگەڵ خۆم یاریەکەم لە ساحەت تاتانەکان بڵێ زۆر باشە باشە پێم بڵێ لەم هەموو شوێنی کە ڕۆشتوی فستیڤاڵ شاخەوانی ئەم گەشتانە شتێکی خۆش کە لەم هزرتان ما بێتەوە
شتێکی تایبەت کە ڕوویدا بێ بەڵێ وەڵی لەگەڵ هاوڕێکانتە بۆ بابەت یەوەی شتی خۆش ینی باوەڕ ناکەم شتی ناخۆش ڕوویدا بێ بەسەرمانە کاتە شتی خۆشە زۆر زۆرە ئێمە لە کۆمەڵی هاوڕێین ینی چۆن یەکە بینین ئیدێ هیچش نەڵێن یەکسەر یەکسەر دەسەگەین بە پێگەینیانی نایانی ئەو نەشت ڕوویداوە لە پێی بڵێ بیری خەیتەوە شتێک هەیە ئەو نەشت ڕوویداوە یانی شتی خۆش نازەم وڵی ینی تۆزە مفاجئە بوو خۆزگە زووترە دوو دینە دوو کاکە شتێکی لێ جۆرە حازرگە فیکە بوو دێ آخر کەیسەش نایەتەوە خەیاڵم وڵا ئەگەر ناشتی زۆر زۆرەیە دوام بڵێم ڕۆژانەمان ینی اینجا من شەوان ینی ئەچین بۆ چایخانە یاری کۆنگان و شتەکەین ئەیدی من لەوێ بە فێڵبازەکەی ناویان ناسراوم بەردەوام فێڵەکەم لەوێ فێڵەکەی گزیەکەی ئاڕۆڵە لەگەڵاو باشە کاتە باگومان لە گۆرانێکی تر بێت باش سەر شاو گۆرانێکی دەفەری گەرمیان لاملامی هەلیاوە باشە بەزمی سەپڵەیە شەپڵی بۆ لێ بینێمە ئایدی بەدڵی خۆتان چەپڵەکەم فێرکە یەکەم جار هەر لەگەڵ ڕیتمەگە لەگەڵ ڕیتمەگە ئایدی خۆی هەڵپەرکەی تایبەتشی هەیە ینی هەڵپەرکەی گەرمیان گەرمیانش هەڵپەرکەی تایبەتی بە خۆمان هەیەمە ئەومان بیر نەچێتەوە کە لەگەڵ ئەم گۆرانیانە ئەم ڕیتمانەیە ڕیتمی هەواییە هەڵپەرکێکی تایبەت بەمە ڕیتمەژەیانی زۆر باشە باگومان لێبێ لامي عالية لامي عالية سيود صور هذا الهرية سيود صور هذا الهرية ختمي رزا شايها بيا أري نرملا ضلتها وشي وأري سرملا ضلتها وشي وأي شاب كردم قولم شاب كردم شاب كردم قولم شاب كردم ما تكونوا تازه بكردم ما تكونوا تازه بكردم مري شول سرسنجي يار خفتم شول سرسنجي يار خفتم دي لامي عالية لامي عالية سود صور هذا الهرية ختمي ويا ريها بيا وأري نرملا ضلتها وشي وأري شرملا ضلتها وشي پێشکەش نامێ ئای دەست خۆش بژی چاوەڕێم نەبم تەواو بێ ئەنا بە ڕەزامانگران نەبێت زۆر خۆش ژەنی تۆش تۆزی ئەو زەڕەمەیتێ بەمزانی ئەوەندە قورسە کە نەتوانین هیچ نازانی خۆت لەمە تۆزێکی لێ زانم بەڵام وەکو ڕیت موشت دەزانم چۆن چۆنی بەڵام شتێکی لێ زانم ئەمە چی پێڵێن ئەو هیچ پێ ناڵێن ئەی نازانم دوو چوار ئەکسەر من بە دوو چوار دەست پێکەم بۆستا شتێکی لێ ئەزانمە ئاوا بە خێرایی باشە باشە ئەمە لێک بێ فێر ئەمە هیچ شاباشە کاتێ ئا شاباشەکەی بۆ ڕیتمانە قسەیەکە ئەڵێ نان بۆ نانەوە گۆشت بە قەساب ئەمە بۆ تووبی بام بێ بۆ سەر ئیشەکەی خۆم ئینشاڵڵا بەم نزیکانە بەرهەمی تازە ئەبێنە ئینشاڵڵا پەنا بەخوات ئینشاڵڵا بەرهەمی تازەم جیاوازشمانە بێت ئینشاڵڵا بەڵێن گەندەنگ زۆر خۆش بوو گۆرانەکان زۆر جوامە بەڵام تر خۆش دەزانی هەموو پرۆگرامێک کاتێکی سنوورداری هەیە حەزم ئەکرد کاتی زیاترمان هەبێت ئینشاڵڵا لە پرۆگرامی دیکە لە داهاتووە بە بەرهەمی تازە و خاوەنی بەرهەمی خۆبی پرۆگرامێکی زۆر جوانترەکەی زۆر دڵخۆشم کە تۆ لەگەڵم ئەگەر تۆ لێرە پەیامێکت هەبێت
تێدەنگت بە کەسێک بگەێنیت؟ بەڵێ ینی پێش هەموو شت ئەمەوێ سوپاسی ستافی کامێرا بکەم هاوڕیانی پشتی کامێرا کە بەجددی زۆر زۆر ماندوو بوون و سوپاسی ئێوە بکەم سوپاسی کەناڵی ئاسمانی کە بکەم کە هەمیشە دەرگای واڵا کردو بۆ گەنجانی بەهرەمەندی شاری کەرکووک و شارەکانی دیکەی کوردستان کە هاوکارێکی جددی بووە. ئەمە لێرەوە سۆر سوپاسێکی تایبەتیان بکەم بە هیوای بەرنامەی جوانتر و کاری جوانتر وەک هەمیشە. سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەبوون هەڵبەت ئەم پرۆگرامی لەگەڵ پەیمان هەم کەناڵی ئاسمانی کەرکووک سەکۆیەک دەبێت بۆ تەواوی ئەو گەنجانی کە بەهرەمەندن کە دەنگخۆشن لێرەوە دەتوانن ئەم کەناڵە کوستەکۆیەک ببینن بۆ ئەوەی بەهرەکانیانی تیادا دەربخەن. پرۆگرامەکەی ئەم ڕۆژم لەگەڵ جەنابەت زۆر جوان تێپەڕی دڵخۆش بووم بۆی کە گەنجێکی ئاوا دەنگخۆشە شاری کەرکووک هەیە. ئومێد دەکەم زیاتر پەڕە بە خۆت بی و ئەو کەسولایەنانی کە سەپۆرتی کەسە هونەریەکانەکەن بێن دەستی ئەم هونەرمەندە دەرکەوت و ئەم هونەرمەندە دەنگخۆشانە بگرن. هونەری کوردی بەڕاستی پێویستی بەدەنگی ئاوا جوان و ڕستان هەیە. پرۆگرامی لەگەڵ پەیمانی ئەم جارم پێشکەش کردن. جاری داهاتوو بزانین لەکوێ لەگەڵ کێ لە چ شار و شارۆچکێکی کوردستانەوە دەبێت. من بەخێر ماڵی هەموو لایەکتان ئاوادان بێت.